بڵاوبوونەوەی خێرا و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان وای کردووە لایەنە پەیوەندیدارەکانی سەر بە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیاری ئەوە بکەن کە قەدەغەی هاتوچۆ تا پاش مانگی 4 درێژ بکرێتەوە. هێزانیەکانیش لە شاری سلێمانی بەم شێوەی کە دەبینرێت ڕێکاری پێویستیان گرتووەتە بەر بۆ قەدەغەی هاتوچۆ و هەتاوەکو ئێستا بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی زیاتر لە 6,000 شۆفێر کە بڕیاری قەدەغەی هاتوچۆیان جێبەجێ نەکردووە لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە. گەر ڕاشکاوە نەقسە بکەین توانین بڵێن تا ڕادەیەکی باش هاوڵاتیان بەگشتی خۆیان شەتەک داوە لە ماڵەکانی خۆیان و پەیوەزارەتی باشیان کردووە بە ڕێنمایەکانی هەم ئۆپراسیۆن لە سەراسی پارێزگای سلێمانی هەم ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ جۆرێک لە پەیوەزارەتی باشیان بە قەدەغەی هاتوچۆ هەیە. تێگە تێبینی بکەیت تقریبا ناو بازنەی مەلیک مەحموود هاتوچۆکردنی تیا زۆر باش کۆنتترۆل کراوە و جۆرێک لە جۆرەکان بە تایبەتی لە دوای دانانی بربەستە کۆنکرێتیەکان زیاتر و باشتر ئەمە چۆتە واری جێبەجێکردنەوە. ئمە بیرمان لەوە کردەوە کە لە گەڕەکە میلیەکان جۆرێک لە هاتنەدەرەوەی خەڵک هەیە بە ڕێژەیەکی دیاریکرا و بەرچاو بۆیە وا بەرزاندرا لەسەر ڕێنمایەکانی بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی ئێمە ئێستا زۆرینەی هێزەکەمان لە هاتوچۆ و لە هاوڕەکانیشمان لە لیژنە ئەمنی تەرکیز و چاومان خستە سەر ئەو گەڕەکە میلیانەوە و ڕێگە و شەقامانەی کە لەوێدا هاوڵاتیان هاتنە دەرەوە. بۆ ئێستا ئیشی ئێمە لە دوێنەوە دەستی کردووە بەوەی کە گەڕەکەکان کۆنتترۆل بکەینەوە شقامانەوە و کاسنەوە ناو گەڕەکە میلیەکان بۆی ئەو دۆخەی کە لە ناو سنتەر ئاجێبەجێمان کردووە لەوێش بتوانین ئەو دۆخە لێ کۆنتترۆل بکەین.